سڵاوڕێز بۆەوە بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێنی ئاوکار ماتومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشت هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی دووشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانە نشینکراوانی تامینی نیشتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران. ناڕوونی چارەنووسی مەحموود سادقی لە زیندانی سنا. کێشەی کەماوی لە 6 گوندی مەهاباد. دوورکەوتنەوەی سەدان قوتابی لە خوێندن لە پارێزگای ورمێ. دووهەمین ڕۆژی مانگرتنی کرێکارانی شاغڵ لە کارخانەی ماتپوشی بەندەر عەباس. کۆبوونەوەی خانە نشینکراوانی سەنعەتی فولاد لە ئیسفەهان و تاران. ناڕەزایەتی کرێکارانی فولاد لە کارخانەی زەرەند و کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە کانادا و ئوروپا دژ بە کۆماری ئیسلامی. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانە نشینکراوانی تامینی نیشتیماعی. ڕۆژی یەکشەممە 8 ڕەزبەر 1403 خانە نشینکراوانی تامینی نیشتیماعی لە شارەکانی کرماشان، ئەهواز، شوش و تاران بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. خانە نشینکراوانی بەشدار لەو چالاکیانە دژ بە دەوڵەت دروشمیان بەرز کردەوە و خوازیاری ئازادی کرێکاران و معلیمانی زیندانی بوون. خانە نشینکراوانی تامینی نیشتیماعی یەکشەممەی هەموو هەفتەیەک بۆ گەیشتن بە داواکاریەکانیان خۆپێشاندانەکەن، بەڵام ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی تا ئێستا بایەخی بە کێشە و گرفتەکانیان نەداوە. ناڕوونی چارەنووسی مەحموود سادقی لە زیندانی سنا. مەحموود سادقی برای هاوژینی حەیدەر قوربانی بەندکراوی سیاسی کە لە ڕێکەوتی 28 سەرماوەزی 1400 ئێعدام کرا، سەرەڕای تێپەڕینی 8 مانگ بەسەر ماوەی دەست بەسەرکرانیدا چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. بەپێی زانیاریەکان تەنیا 3 هەفتە تا کۆتایی 8مین ساڵی دەست بەسەرکرانی مەحموود سادقی ماوە، بەڵام بەهۆی یەکنەگرتنی بانقەستی دوو سزای بەندکرانی تا ئێستا کاتی ئازادکردنی ناوبراو بە ناڕوونی ماوەتەوە. ئەو بەندکراوە سیاسیە چەندین جار داوای گواستنەوەی بۆ بەندیخانەی کامیاران کردووە، بەڵام بەرپرسانی زیندان بە هاوکاری ناوەندە ئەمنیەتیەکان ڕێگریان لێ کردووە. مەحموود سادقی مانگی ڕەزبەری ساڵی 1395 دەست بەسەر و ساڵی 98 بە تۆمەتی هاوکاری لە کوشتن و ئەندامەتی لە یەکێک لە حیزبە نایارەکانی ڕژیم بە 30 ساڵ زیندان مەحکوم کرا. کێشەی کەماوی لە 6 گوندی مەهاباد. نوێنەری شاری مەهاباد لە مەجلیسی ڕژیم ڕۆژی یەکشەممە 8 ڕەزبەر ڕایگەیاند کە 6 گوندی شارستانی مەهاباد کێشەی کەماوی هەیە و گۆڕانکاریەکانی کەشوهەوا کێشەکەی قوڵتر دەکاتەوە. وتەکانی ئەو بەرپرسەی ڕژیم لە حاڵێکدایە کە چالەکانی ژینگەی و مەدەنی شارستانی مەهاباد چەندین جار سەبارەت بە کێشەی کەماوی لەو شارە هۆشداریاندا بووە دەوڵەت و گوندنشینان چەند جار کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە بردووە، بەڵام دەوڵەت تەنیا بەڵێنی درۆی داوە و ئاوی بەنداوەکانی شارستانی مەهابادی بۆ ناوچەکانی دیکە گواستۆتەوە. دوورکەوتنەوەی سەدان قوتابی لە خوێندن لە پارێزگای ورمێ. پارێزگای ورمێ یەک لەو پارێزگایانەی ئێرانە کە زۆرترین قوتابی دوورکەوتوو لە خوێندنی هەیە و بەهۆی نەبوونی ئیمکانات و هەژاری بنەماڵەکان ئەو ڕێژەیە ڕۆژ لە دوای ڕۆژ پەرە دەسێنێت. بە وتەی چالاکانی مەدەنی، نەبوونی قوتابخانە و سرویسی گواستنەوە لە گوندەکان، کەمی ئیمکاناتی ڕەفاهی، گرانی کەلوپەلی مەدرسە و هەژاری بنەماڵەکان سەرەکیترین هۆکارەکانی واسێنانی قوتابیان لە خوێندنە. ساڵانە بەدەیان قوتابی ڕوو لە بازاڕی ئازادی کار و کۆڵبەری دەکەن بۆ ئەوەی یاریدەری بنەماڵەکانیان بۆ دابینکردنی بژێوی ژیان بن. ئەوە لە حاڵێکدایە کە کۆماری ئیسلامی ساڵانە بەدەیان ملیۆن دۆلار بۆ گروپە تێرۆریستەکانی ناوچەکە هەزینە ئاکات. دووهەمین ڕۆژی مانگرتنی کرێکارانی شاغڵ لە کارخانەی ماتکوشی بەندەر عەباس. ڕۆژی یەکشەممە کرێکارانی شاغڵ لە کارخانەی فولادی ماتکوش لە بەندەر عەباس بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی کارخانەی ماتکوش خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی حەقدەست و مەزایە، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی و هەروەها هاوسانسازی حەقدەست لەگەڵ کرێکارانی فولاد لە شیرکەتەکانی دیکە بوون. کۆبوونەوەی خانە نشینکراوانی سەنعەتی فولاد لە شارەکانی ئیسفەهان و تاران. خانە نشینکراوانی سەنعەتی فولاد لە شارەکانی ئیسفەهان و تاران ڕۆژی یەکشەممە 8 ڕەزبەر بۆ جارێکی دیکە لە ئاست
خراپی دۆخی معیشەتی ناڕەزایەتیان دەربڕی. خانە نشینکراوانی فولاد بە وتنەوەی دروشم، خوازیادری زیادکردنی حەقدەست، هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی، گەڕانەوەی سربەخۆیی بە سندوقی خانە نشینی کرێکارانی فولاد و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانە نشینی بوون. ناڕەزایەتی کرێکارانی فولاد لە کارخانەی زەرەند. کرێکارانی شاغڵ لە کارخانەی فولادی زەرەند ڕۆژی یەکشەممە 8 ڕەزبەر بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم دەرگای چوونە ژوورەوەی شرکەت خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، پەرداختی زافەکاری و کارانە، پێدانی سەختی کار، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. دەست بەسەرکردنی شارۆمەندێکی بەهایی لە شیراز. ڕۆژی شەممە 7 ڕەزبەر شارۆمەندێکی بەهایی خەڵکی شیراز بە ناوی مەحبوب حەبیبی لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە دەست بەسەر کرا. بەپێی راپۆرتی کەمپەینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی هێزەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی مەحبوب حەبیبی و ناوبراویان لە پێشچاوی منداڵە 2 ساڵانەکەی بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. ڕۆفاندنی ئەو شارۆمەندە بەهاییە لە حاڵێکدایە کە هاوژینی ناوبراو بە ناوی نیگار میساقیان هێشتا لە گرتوخانەی ناوەندە ئەمنیەتیەکاندایە و منداڵە تەمەن 2 ساڵانەکەی ڕادەستی باوە و نەنەیکراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر یوسف بابادی چالاکی ژینگەی خەڵکی شاری کورد. پارێزەری یوسف بابادی ڕۆژی یەکشەممە ڕایگەیاند کە ئەو چالاکە ژینگەیگەی خەڵکی پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 1 ساڵ زیندانی تعزیری مەحکوم کراوە. بەپێی زانیاریەکان یوسف بابادی پێشتر چەند جار لە ئەست پرۆژەکانی دەوڵەت بۆ گواستنەوەی ئاوی چوارمەحاڵ و بەختیاری بۆ پارێزگای ئیسفەهان ناڕەزایەتی دەربڕی بوو، بەڵام لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و پەروەندە سازی بۆ کرا و دەستگای قەزایی سزای 1 ساڵ زیندانی بەسەردا سەپاند. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە کانادا و ئوروپا دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی یەکشەممە ئێرانیانی ئازادیخواز لە وڵاتەکانی کانادا، دانمارک و ئاڵمان هاوکات لەگەڵ ساڕۆژی هەینی خوێناوی زاهیدان کۆبوونەوە و دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە. بە پێی وێنانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە ئێرانیانی ئازادیخواز لە فڕانکفۆرتی ئاڵمان، کۆپێنهاگنی دانمارک و ڤانکۆڤەری کانادا بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم و بەندکراوانی مەحکوم بە ئیعدام یادی گیانبەختکردوانی هەینی خوێناوی زاهیدانیان بەرز ڕاگرتووە و دژ بە بەرپرسانی باڵای ڕژیم دروشمیان بەرز کردوێتەوە. بەشداربووانی ئەو چالاکیانە داوایان لە کۆمەڵگای جیهانی کرد لە ئاست پێشێرکاریەکانی کۆماری ئیسلامی بێدەنگ نەبن و پشتیوانی لە بزوتنەوەی ژنجیان ئازادی بکەن. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو.